ڕاستیە زۆر گرنگە لە ئێستایا باس لە هەم ڕۆڵی ژنان هەم یەکێتی ژنان هەم یەکێتی نەتەوەی کورد و ئەو بابەتانی پەیوەنددارە بە کێشەی کورد و لە ئاستی لۆکاڵی ناوخۆی کورد و هەم لە ئاستی دەرەوە و نێودەوڵەتیە ئەو هێرشانی کە گرێتە سەر کورد و بەرخودانەکانی کورد لە بەرامبەر ئەو هێرشانەیە. لە ڕاستیە لە ئێستایا لە ئاستی نێودەوڵەتیە ئەوە ئەزانین کە هێرشێکی بەرفراوان لەسەر گەلی کورد هەیە هەم ئەوە ئەزانین کە دەوڵەتی تورکیا بە درێژایی مێژوی خۆی هێرشی کردوتە سەر گەلی کورد لە ئێستاشا بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەم باشووری کوردستان بەکارهێنانی چەکی کیمیایی کە ئەوە بابەتی بەکارهێنان چەکی کیمیایی بابەتێکی زۆر زۆر حساس و گرنگە ئێمە بەڕاستی پێویستە لە هەموو لایەکەوە کاری زۆر زۆر جدی لەسەر بکەین بیگەینین بە ناوەندە نێودەوڵەتەکان هەرچەنە ئەوان خوان ئاگادارن بەڵام ئێمە ئەبێ فشار بێنین بۆ ئەوان لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیاییە و لەلایەکی تر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە بارودۆخەکە هەموو ئاگادارین ئەزانین کە ڕژێمی ئێران کە بە درێژایی 43 ساڵی تەمەنی هێرشی کردوتە سەر گەلانی ئێران و بە تایبەتی گەلی کورد لە ئێستا گەلی کورد شۆڕشێکی دەست پێ کردووە سەرهەڵدانێکی بەرفراوانی دەست پێ کردووە لە شەهیدکردنی کچە کوردی گەنج ژینا ئەمینی لەوێەوە دەستی پێکرد ئەو شۆڕشێکی ژنانێ ئێمە ئەزانین بە هەموو پێوانەکان شۆڕشێکی ژنانەیە کە لە شەهیدکردنی ژنێکی هەم ژنێکەوە دەست پێ کرد و هەم ژنانیش یەکەم جار ژانە سەر شەقامەکان و شۆڕشیان دەست پێ کرد و سەرهەڵدانیان دەست پێ کرد دواتریش لە باری ڕاندی و زهنی و معرفیەوە شۆڕشەکە سلۆگانێکی ژنانی هێنایە دەرەوە کە سلۆگانی ژنجیان ئازادیە بۆیە پێگەی گەلی کورد لە ئێستا سەرباقی ئەو هێرشە دڕندانانی کە بە درێژایی مێژوو بەردەوام بۆ لە سەری ئێستا تونترێکە بەڵام گەلی کوردیش بە حەماسێکی تر و بە بەرخودانێکی تون و تەڵترەوە هاتوتە مەیدان ئەوە هەموو ئەومان لەبیرە کە لە ڕۆژاوای کوردستان گەلی کورد چۆن هاتە مەیدان و ژنان پێشنگایەتیان کرد لە ڕۆژاوای کوردستان کە دەنگانەوەیەکی جیهانی هەبوو بەرداریکردنی ژنان لەو شۆڕشەیە و دەسەڵاتێکی خۆسەری و دیموکراتی ڕاستەخۆیان پێکێنا ئێستش لە ڕۆژاوای کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە بە هەمان شێوە ژنان پێشنگایەتی شۆڕشەکەن دەوێت ژنان لە مەیدانان و گەلی کورد بەرخودانێکی زۆر زۆر گەورە ئەکا بەرخودانێکی قارەمانانە ئەکا شۆڕشەکە لەوێەوە سەری هەڵدا ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە بۆ گەلی کورد پێگەی گەلی کوردی سەرباقی و هێرشانە پێگەی گەلی کورد لە پێگەیەکی بەرخودانێکی قارەمانانە و پێشنگایەتیایەت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو سەرهەڵدان و شۆڕشانی کە لە مێژووە سەری هەڵداوات لە ماوەی چەند سەد ساڵێک لەمە پێش هەمووی شۆڕشی پیاوانە بۆ هەمووی ئاڵوگۆڕی پیاوانە بووە بۆیە سیستەمەکان زۆر کەم جیاوازیان هەبووە لەگەڵ یەکتریا لەبەرەوەی زەهنیەتێکی پیاوانە بووە زەهنیەتێکی جیاواز نهاتۆتە پێشەوە بەڵام لە ئێستاە کە ژنان ئامادەیان هەیە ئێمە شایەتی ئەوین لە ماوەی بۆ 15 ساڵ لەمە پێشان لە زۆربەی شوێنی دنیا هەر لە هەندستانەوە لە هەر لە جنوبی ئاسیاوە هەتاوەکو ئەمریکای لاتین و هەتا ڕۆژ ئاوای کوردستان و هەتا ئێستی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەو بەرخودانی و سەرهەڵدان و ئاڵوگۆڕ سیاسیانی کە پێکیان ژنان پشکی شێریان هەیە لەو خەباتانە لەو بەرخودانیانە لەو ناڕزایەتیە گەورانی کە لە جیهانە خەریکە بەڕێوەچێ بۆیە ئەمە زەهنیەتێکی جیاوازترێکە زەهنیەتێکی بە تەواوەتی بە کاملی جیاوازە لە هەموو ئەو شۆڕشانی کە پێشتر هاتوونەکە پێشەوە کە زەهنیەتی ژنانەیە زەهنیەتی هەڵوەشانەوەی بە کۆیلەکردنی ژنان کۆمەلگا بە تەواوەتی لە ڕێگ و ڕیشەوە ئاڵوگۆڕ پێ ئەکات ئەمەش ترسێکی گەورەیە بۆ ئەو سیستەمە پیاوسالاری و هەژمونی پیاوسالاری و هەژمونی سەرمایهداری کە بەسەر کۆمەلگایە هەیە ئەمە ترسێکی زۆر زۆر خەتەرناک و گەورەیە بۆ ئەوان بۆیە هەمیشە ئەوان چاویان لەسەر ئەوەیە کە ژنان سەرکوت بکەن ژنان لەو بارودۆخەیە کە بە درێژایی هەزاران ساڵە کۆی لەکراون لەو بارودۆخەیە بیان هێڵنەوە بۆیە لە هەمیشە خەریکی
هێرشکردنە سەر ئەو بەرخۆدانی کە ژنان لە ڕۆژ ئاوای کوردستان کردیان وە ئێستش لە ڕۆژهەڵاتی کوردستانە و لە باشووری کوردستانیش بەڕاستی بە شێوەیەکی تر هێرشەکرێتە سەر ژنان ئەوەی کە ژنان لە بواری ترە بەکارەهێنرێن کە جۆرێک لە کۆیلەکردنی ترە ئەگەر سیر بکەین لە ئێستاە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژنان لە شەقامە لە ناوەندە جەماوەری و شعبیەکانە ڕۆڵی ڕابەرایەتیان بەدەستەوەی ئەوان پێشنگایەتی شۆڕشەکەن ئێستا لەوێ بەڵام ئەگەر بینە ناوەندە سیاسیەکان کایە سیاسەکان هێشتا ژنان لە دوان هێشتا قسەکەر و بڕیاردەری ناوەندە سیاسەکان و کۆڕ و کۆبوونەوە و سیمینار و ئەو شوێنانی کە ناوەندی سیاسین ئێشتا ناوەندەکان پیاوانن قسەکارەکان پیاوانن ئێشتا ئەوان بڕیاردەرن هەژمونێکی پیاوانە لە ناوەندە سیاسەکانە ئێشتا بەڕێوە ئەچێ ئێشتا ژنان پوش ئەکرێن بۆ دواوە لەو ناوەندانەیە لە ڕاستیە ئەمە بەرهەمی کۆیلەکردنی هەزاران ساڵی ژنە ئەمە بە هەروە بە ئاسانی ئەم ناتوانین ئاڵگۆڕ ئەلمیا بکەین من پرۆسەیەکی دیموکراسی و دیموکراتیزەکردنی کۆمەلگا ئەم بابەتە ئەتوانێت بەرێتە پێشەوە من هیواخوازم لەو بارەوە بتوانین کار بکەین ئەوەی کە ئێستا ژنان خەریکی پێکێنانی یەکێتی ژنانی سەرتاسەرین بۆ لە هەر چوار بەشی کوردستان ئەمانە هەنگاوی باشن من خۆم لە کۆنفرانسی کۆنگرەی نەتەوەی کوردستان کە یەک دو هەفتە لەمە پێش بەڕێوەچوو لە کۆبوونەیەکی تایبەت بە ژنانی کۆنفرانسەکەیە باسێکم ئەلەوە کرد کە لە ڕاستیە ئەو باڵانسە زۆر ناتەبایە ئێستا ئەوەی کە ژنان لە شقامە ڕابەرایەتیەکەن بەڵام لە ناوەندە سیاسەکەیان ئێشتا زۆر لە دواون ئەبێ ئێمە ئەم باڵانسە ڕێک بخەینەوە ئەم تای ئەم تەرازۆ بهێنینەوە لای یەکتری ئەمەش بەوە ئەکرێت بە هەموو ئەم کۆڕ و کۆبوونەوانە بە هەم برنە پێشەوەی ژنان لە ئینکای معرفی و سیاسی و ذهنی و تیۆریۆوانە ئەبێ ژنان بچنە پێشەوە لە ناوەندە سیاسەکانە ڕۆڵی گرنگیان هەبێ ئەوە بڵێم ئەم شۆڕشانە ئێستا ئەگەر ژنانیش تەنانەت ڕابەرایەتی بکەن و بەسەرنجام بگات ئەگەر ئەم باڵانسی تەرازۆ ڕێک نەخێنەوە دیسانەوە لە دوای شۆڕش ئەو سیستم و دەسەڵاتەیەکە پێشەوە لە بەرەوەی ناوەندە سیاسەکان هێشتا هەر پیاون هەر پیاوانەیە هێشتا پیاوان زیاد لە پێشەوەن لە بڕیاردان و لە کای سیاسەکانە دیسانەوە هەژمونی پیاسالاری هەژمونی دەسەڵات پیاسالاری کێشێتەوە بەسەر سیستمی نوێ و دەسەڵاتی نوێیە بۆیە ئێمە هەر لە ئێستەوە پێویستمان بەوە هەیە کە ژنان ئەم باڵانسە ڕێک بخەنەوە لە کای سیاسەکانە لە ناوەندە سیاسەکانە لە باری معرفی و تیۆری و ذهنیەوە پێویست بە چوونە پێشەوەی تەواوەتی هەیە تاوەکو نەهێڵین جارێکی تر بڕیاری کۆمەلگا سیستمی تازەی کۆمەلگا دیسانە و سیستمی هەژمونی پیاسالاری و پیاوانە بێت لە کۆنگرەی نەتەوەی کوردستان کە 49 لایەنی سیاسی کوردی ئەندام لە ناو کۆنگرەی نەتەوەی کوردستانە هەموو ساڵێک پیش ئەوان دیەن لە کۆنفرانسی کۆنگرەی نەتەوەیی یا وتاری خوانێن پشتیوانی خوان لە بابەتە سەرەکیەکان و لە استراتیژی گشتی ئەو حرەکەتە و کۆنگرەی نەتەوەیی ئەکەن بەڵام لە باری عەمەلیە لە ئەرزی واقعە ئەوەی کە ئەیکەن بەو ژۆرە نیە ئەوان تەنانەت هەنگاوێکیش نانێن لە ڕاستای یەکێتی نەتەوەییە بابەتەکە لە ڕاستیە پەیوەندی بەوە هەیە کە دەسەڵات ئەو سیستمی سیاسی لە کوردستان لە باشووری کوردستان سیستمێکی وابەستەیە دەسەڵاتێکی سربەخۆ نیە دەسەڵاتێکی جەماوەری نیە نوێنەرایەتی ئەو جەماوەرە ناکات کە لەوێ هەیە نوێنەرایەتی گەلی کورد لە باشووری کوردستان ناکات گەلی کورد لە باشووری کوردستان بە دڵنیاییەوە خواستی لەگەڵ خواستی بەرژەوەندی و خواستەکانی لەگەڵ بەشەکانی تری کوردستانایە بەڵام دەسەڵاتی سیاسی ئەو استراتیژێکی وابەستەیی بۆ خۆی هەڵبژارد هەر لە دوای ڕاپەڕینینەوە یەکەوە کە دەسەڵاتێک پێکات لەوێ و دەسەڵاتێکی خۆجەیی لەوێ پێکات ئەوان بەپێی هەلومەرجە سیاسەکان و بەپێی ئایدۆلۆژی سیاسی خۆیان بەپێی بیرکردنەوەی سیاسی خۆیان وابەستەیی یان هەڵبژارد لەگەڵ وڵاتانی ناوچەکە لەگەڵ وڵاتانی داگیرکاری کوردستانە بەداخەوە
ئەم سیاسەتە ڕێگری کردووە لەوەی کە سیاست و سیاستمەداران و دەسەڵاتی باشووری کوردستان نەتوانێت هەنگاو لە ڕاستای یەکێتی نەتەوەیی یا بنێت ئەوەش کە وەکو ئەنداماونەتەوە لە کۆنگرەی نەتەوەی کوردستانە لە ڕاستیە هێشتا خراپ نییە کە ئەو هێشتا ئەو شوێنیان بەجێ نەهێشتووە بەڵام لە ڕاستیە ئەوان بە عەمەلی کاریان بۆ ئەو بابەتە نەکردووە و لەباری هەنگاونان بۆ یەکێتی نەتەوەیی کورد بۆ پشتیوانیکردنی شۆڕشەکانی کورد بەرخۆدانەکانی کورد لە هەر باشێکی کوردستان ئەو کاریان نەکردووە بەداخەوە و بۆ ژنانیش بەڕاستی هەم دەسەڵاتەکە خۆی ئاواهیە بێگومان تەسیری لەسەر ژنانی ئەو بەشەی کوردستانیش کردووە کە نەتوانێت بە شێوەیەکی باش لەو بارانەوە بێتە پێشەوە پشتیوانی بۆ نمونە ژنانی ڕۆژهەڵات کە لە ئێستاکە لە شۆڕشێکی بەرفراوانان پشتیوانیەکی زۆر جدی تۆکمەیان لە بەرخۆدانی ژنانی ڕۆژاوای کوردستان کردایە لەو شۆڕشە مەزنی کە بردیانە پێشەوە هەموو ئەمانە کاریگەری هەیە بۆیە ئەوەی کە شاندێک لە باکووری کوردستانەوە دێت بۆ باشووری کوردستان لە ئێستا من بەڕاستی ئەو بڵێم هەموو تێرم و چەمکەکانی یەکگرتن یەکبوون هاوپشتی هاوکاریکردنی یەکتر ئەمانە کلیلی چوونە پێشەوەیت کلیلیکردنەوەی ئەو دەرگانەیە بۆ گەیشتن بە ئامانج گەیشتن بە سەرکەوتن و بە شۆڕش بۆیە ئێمە ئەوە شەزانین لە لایەکی ترەوە کە پەرتەوازایی و ناتەبایی ئەوانە ئەو پەڕی کاری ئەو پەڕی حاڵەتی خەتەرناکن کە ناهێڵێت شۆڕش بچێتە پێشەوە ناهێڵێ ئامانجەکان بچێتە پێشەوە بۆیە هەر کارێک هەر هەنگاوێک لە ڕاستای بردنە پێشەوەی یەکێتی نەتەوەیی یەکێتی ژنان یەکگرتووی ئەمانە کاری زۆر پیرۆزن و هەنگاوی زۆر زۆر هۆشیارانە و عاقڵانەیە لەو بارانەوە من دەستخۆشیان لێ ئەەکەم بەڵام لە ڕاستیە من وەکو خۆم ئەمەیە ئەوە بڵێم هەوڵدان لەگەڵ ژنانی ناوەندە سیاسیەکان لە باشووری کوردستان زۆر زۆر دڵخۆشکەر نییە چونکە ئەو ژنانە لەو ناوەندە سیاسیانە بەڕاستی نوێنەرایەتی ژنانی باشوور ناکەن نوێنەرایەتی خەڵکی باشوور ناکەن هەرچەنە ئەمە مانای ئەوە نییە کە کاریان لەگەڵ نەکرێت یان ئەو منفی بێت کە سەردانیان بکرێت و هەوڵیان لەگەڵا بدرێت ئێمە پێمان خۆش بێ یان ئەوان جێگەیەکی هەستیاری سیاسیان گرتووە لە باشووری کوردستانە بۆیە ناچارین هەوڵیان لەگەڵا بین کاریان لەگەڵا بکەین بەڵام بەڕای من لەو باشترێت ئەوەیە کە پەیوەندی بگیرێت لەگەڵ ژنانی ناو پێگە جەماوەریەکان پێگە شەعبیەکان ئەو ژنانی گەنجی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان ئەوانی کە لە خۆپشاندانەکانی چەند ساڵێک لەمە پێش بە ژمارەیەکی هێچگار زۆر لە ژنان لە باشووری کوردستان هاتنە سەرجادە خۆپشاندانیان کرد ناڕزایەتیان کرد ئەوانە زۆر زۆر گرنگن بەڕای من کە پەیوەندیان لەگەڵا بگیرێت ئەوانە بینێ هەڵگیرسێنەری شۆڕشێکی ترن وەکو ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە لە ئایندەیەکی تردا بۆیە بەڕای من ئەوانە زۆر زۆر گرنگترێکە هەوڵیان لەگەڵا بدرێت و ژنانی ڕۆشنبیر و ئەوانی کە بە شێوەیەک لە شێوەکان هەڵوێستیان هەیە لە باری ئاڵوگۆڕێکی باشتر بۆ کۆمەڵگەی کوردستان لە ڕاستیە لە چەند مانگێکی ترە ساڵێکم تریشی ماوە کە ئەکاتە کۆتاییەکانی مانگی شەشی ئەمساڵ پەیماننامەی لۆزان وەکو باسی کرد سە ساڵچێ ئەپەڕێنێت کۆتایی ئەو پەیماننامەیە ئەمە حەدەسێکی گەورە و گرنگە بەنسبەت گەلی کوردەوە پێویست بەوە ئەکا هەرچەنە ئەوەی ئاگادارم ئامادەکاریەکی زۆر زۆر باش هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەیماننامەیە کە 100 ساڵەمە پێش بەسەر کووردا سەپا و کوردی دابش کرد بەسەر وڵاتانی داگیرکاری ناوچەکەیە و بە دۆخەی برد کە هەموو ڕۆژێک جینۆسایدی بەسەرا ئەکرێت لەلایەن دەوڵەتانەوە هەڵبەت بە دڵنیاییەوە ئەو کار پێویستی بە بەرخۆدان و بردنە پێشەوەی کاری دیبلۆماسی لە ئاستی نێودەوڵەتیان لە ئاستی
ئەم وڵاتانی کە ئێمە ژیانی تیا ئەەکەین و پەیوەندیمان لەگەڵ بەشێک لە دەسەڵاتداران و بڵێن ئەندام پەرلەمان و ئەم وڵاتانە هەیە پەیوەندیانە بەرینە پێشەوە دیبلۆماسیەت بەرینە پێشەوە پەیمان نامەی لۆزان ڕووسوا بکەین لە ئاستی جیهانیە خۆپشاندانی گەورە بەڕێوە بچێت بە دڵنیایەوە ئەمە بابەتێکی زۆر زۆر حساس و زۆر زۆر گەورەیە و لە ئاستی گەلی کووردا کورتخۆی پێویستی بەوە هەیە کە لەسەر ئەم بابەتە زۆر زۆر بە یەکگرتووی بێتە پێشەوە لە چوار پاشەکەی کوردستانە باشووری کوردستان پێویستەکە بە سەر ئەو بارودۆخەیە بڕواتەوە چای پیاقشێنێتەوە ئەو بارودۆخی کە بەسەری هاتووە کە ئەو تا لە باشووری کوردستان لە ساڵی 91ەوە دەسەڵاتی خۆجایی هەیە بەڵام کورد ئێشتا سەربەخۆ نییە لەوێ ئێشتا وابەستەیە بە سیاسەتی هەم نێودەوڵەتی هەم وڵاتانی ناوچەکەوە پێویستە ئەمانە هەمووی ئاڵگۆڕی بەسەرا بێت و گەل لە باشووری کوردستان خەریکی ڕێخستنی حرەکەتێکی گەورە و بەرفراوان بێ لە سەر ئەم بابەتە و حساسی کاتەوە بۆ جارێکی تر کورد نەچێتەوە ژێرباری پەیماننامەی لەو بابەتانە جارێکی تر یاسای نێودەوڵەتی ئەلەم شێوەیە نەسەپێنرێ بەسەریا و پێگەی خۆی زیاتر ئەلەوەی کە ئێستا هەیە بیباتە پێشەوە و ئاڵگۆڕێکی گەورە لە ژیانی کۆمەڵگەی کووردا بەکار بێنێتە دی.